هیوا فاوندیشن نوێترین بەرهەمی هونەری خۆی بە ناوی ئەلبومی زەینەب خان کچە کورد ڕادەگەێنێت. ئەم ئەلبومە پێک هاتووە لە 9 گۆرانی نوێ کە سەرجەم شیعرەکانی لەلایەن زەینەب خانی خوشکە گەورەی دڵداری شاعیرەوە نووسراوە. هیوا فاوندیشن لە ساڵی 2018ەوە دەستی کردووە بە کارکردن لەسەر ئەم پرۆژەیە. ئەرکی بەڕێوەبردنی هونەری ئەم ئەلبومە لەلایەن هونەرمەند عەدنان کەریمەوە ئەنجام درراوە. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی هیوا فاوندیشن بریتیە لە بەهێزکردنی ڕۆڵی ژنان لە بوار و کایی جیاوازدا. ئەم ئەلبومە هەوڵێکە بۆ زیندووکردنەوە و بەرزڕاگرتنی دەنگی زەینەب خانی شاعیر کە تا ڕادەیەکی زۆر لە نێو هونەر و ئەدەبیاتی کوردیدا فەرامۆش کرابوو. لەم پرۆژەیەدا زیاتر لە 30 هونەرمەند لە گۆرانی بێژ و ژەنیار بەشداریان کردووە. زۆرینەی ئاوازەکان لەلایەن هونەرمەند عەدنان کەریمەوە دانراون. وەکو کچێکی کورد و دواتر وەکو ژنێکی کورد دایم ئەو پرسیارەم لا دروست بوو بۆچی گۆرانیەکانی ئێمە هیچی لەسەر ئاساسی شێعری ژن نییە. زۆر دڵخۆش بووم کە دیوانی زەینەب خان لە 2018 دەرچوو و پڕ بوو لە هۆنراوەی جوان پڕمانە و زۆر بە بوێری نووسیوێتی باسی عشقەکە باسی نەتەوەئەکە. بیرۆکەیەکم بۆ هات کە ئەم دیوانە ئیشێکی زۆر جوانە بەکار بهێنرێ بۆ پرۆژەیەکی مۆسیقی لەگەڵ تیمی هیوا فاوندیشنە باسم کرد و هەر هەموو زۆر خۆشحاڵ بووم بۆ بیرۆکەیە و ئامادە بوون لەو پرۆژەیە ئیشکەن. 1 2 3 1 2 3 لە ڕاستیە زۆر زوو خەیاڵم بەوە چوو کە ڕۆحیەتی زەینەب خان زۆر نزیکە لە ڕۆحیەتی مامۆستا عەدنان کەریمەوە و پەیوەندیم پێوە کرد لە سوتفەیەکی زۆر خۆشە یەکترمان بینی و کە بیرۆکەکەم بۆ باس کرد ئەویش وتی ئەو دیوانە ماوەیە کە بەدەستمەیە و خۆشم هەر خەیاڵێکی وام هەبووە ئیتر دەستمان کرد بەکار. بەڕاستیە ئەمە پرۆژەیەکی گەورەیە و پرۆژەی واقعەت بە تەنها ناکرێت. لەم پرۆژەیە چەندەها هونەرمەندی تر بەشدار بوون و هەر هەموو بە هەمان حەماسەت و خۆشحاڵیەوە باوەشیان کردەوە بۆ شیعرەکانی زەینەب خان و بۆ بیرۆکەکە. بۆ ئێمە وەکو هیوا فاوندیشن هەست دەکەین کە بە تەنها ئیشمان نەکردووە و کەسانێکی زۆر بەشدار بوون لەم پرۆژەیە و بەڕاستی گۆرانی بێژەکان هەموو بوون بە کچ و کوڕی زەینەب خان و هیوادارم ئەمە دەستپێکردێک بێ بۆ ئیشی تازە بۆ ژنی کورد لە بواری مۆسیقا و ئەدەبی کوردیە.